سڵاتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم، من زیتەڵەم. سڵاتان لێبێ، منیش تەوارم. دڵخۆشم ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت بەیاتی دامەزرانی کەناڵی ئاسمانی کورسات لەگەڵ تەواری هاوڕێم بەیەوە یازی شا دەبینەوە. ئەمڕۆ لەگەڵ زیتەڵەی هاوڕێم ئێمەش وەکو بەشی مناڵانی کەناڵی کورسات بەرنامەیەکی نوێمان بۆ ئامادەکردوون. وەرن با پێتان بڵێن ماوەی نزیکەی 4 ساڵە سەرقاڵی چین. من و تەواری هاوڕێم نزیکەی 4 ساڵ ئەبێ سەرقاڵی دروستکردن و پێشکەشکردنی بەرنامەی مناڵانین بۆ ئێوە یاسیز. لە ماوەیە چەندین بەرنامەی بەسوود و یاد و فیستیڤالمان پێشکەش بە ئێوە یازیز کردووە، بەڵام هەر خۆمان نین، بێگومان کۆمەڵی هاوڕێی ئازیزیشمان لەگەڵا. بەرنامەکانی ماوەی مناڵان ڕۆژانەیە، هەموو ڕۆژێک سعات 5 تا 6 ئێوارە میوانی ماڵەکانتانین. لە ماوەی ئەم سەعاتەیە ئێمە ڕۆژانە چەندین بەرنامە و بڕگە و فلم کارتۆنی بەسوود لە ڕێگەی شاشە ئازیزەکەی کورساتەوە پیشانی ئێوە یازیزەی. ئەی باشە ئەزانن ئێمە چۆن دەستمان پێکردەوە و دووبارە بەشی مناڵانمان بنیاد نایەوە. بێگومان وەکو زیتەڵەی هاوڕێم وتی ئێمە چەند کەسێکی ئازیزمان لەگەڵا و نابێ پشگیری و دڵسۆزی ئەوانیش لەبیر بکەین. ئێستا هەندێکیان لەگەڵمانە ماون و هەندێکیشیان بۆی سەرقاڵی بەکارە هونێرەکانی کورساتەوە ناتوانن وەکو پێویست لەگەڵمانە بن. کەواتە وەرن لەم بەشەیە با پێتان بڵین کێمان لەگەڵە و کێ شاوکارمانە. بیرۆکەی هێنانەوەی بەشی مناڵانی کورسات و یا زیندووکردنەوەی بەشی مناڵانی کورسات لەسەرەوە هات کە ڕاستی کە سەیری میدیاکانی ترتە کرد و کە سەیری گۆڕانکاری تەکنۆلۆژی تەکرد بە زەڕوورمانزانی بوو کە شتێک دروست بکرێت، بەرنامەی تایبەت دروست بکرێت بۆ مناڵان کە بتوانی پەروەردەیەکی جوانی مناڵ بکەی. دروستکردنی ئەم بەشە یا زیندووکردنەوەی ئەم بەشە لەبەرەی بەشێک بوو کە زۆر لە کاتی خۆیان گرنگی زۆر پێدرا بوو و بەشێکی سەرکەوتووی کورسات بوو، مێژوویەکی زۆر جوانیشی هەبوو، هەر لە باوکی زیتەڵەوە کە گرج و گۆڵ بوو کە چووە شوێنان کەس نەبوو نەیناسێ. بەڵام فراغێکی زۆر گەورە دروست بوو کە چەندەها ساڵ بەشی مناڵان یا بەرنامەی مناڵان کە تایبەت بۆ مناڵ دروست ئەکرا لە کورسات ماوەیە دوورکەوتینەوە. هێنانەوەی ئەمە لەبەرەوەی فراغێکی زۆر گەورەماندی و بە زەڕوورمانزانی کە ئەم فراغە پڕ بکەینەوە. کۆمەڵگە گۆڕاوە، بینەر گۆڕاوە، هەموو شتێک گۆڕاوە لەو سەردەمەوە. ناتوانم بڵێم باش بووە، ناتوان بڵێم خراپ بووە لەبەرەوەی دوو شێوازی ژیانی زۆر زۆر گیان. ئەو کاتە ڕاستی تەلەڤیزیۆنێ دوان هەبوو کە خەڵک بینەری هەبوو، ئێستا ماشەڵڵا هەموو ڕۆژێ تەلەڤیزیۆنێکە کرێتەوە. بەڵام کورسات پێگەی خۆی و مێژووی خۆی نەدۆڕاندووە و لەگەڵ ئەوەش بەردەوام ئەبێت لەسەر ئەوەی کە بتوانین بە ستایلی کورسات بتوانین زیاتر بچینە ناو تێزان و زیاتر بچینە ناو ئائیلە و بتوانین خزمەتی ئەم گەنج و مناڵانە بکەین. بەشی مناڵان بۆ گرنگە لەبەر ئەوەی ئەم مناڵانە ئەگەر لە گەنجی و لە مناڵیەوە تۆ پەروەردەیەکی جوانیان بکەیت، ئەمە ئەبێ بە داهاتوویەکی زۆر گەورە بۆ وڵاتەکەت. ئێمە هەمومان پێویستمان بەم گەنجانەیە، هەمومان پێویستمان بەمانەیە کە ئەمان پێشخستنی یان ئەم گەنجانەیە ئەم مناڵانە ئەبن بە پێشخستنی وڵاتەکەت سبەینە، ئەمانە بن بە داهێنەر، ئەمانە بن بە دەرهێنەر، ئەمانە بن بە ئاکتەر، ئەمانە بن بە نووسەر، ئەمانە بن بە ڕۆژنامە نووس و ئەمانە بن بە دکتۆرمان و بە هەموو شتێکمان. ئەگەر لە ئێستەوە فێری پەروەردەیەکی جوانیان بکەی، ئەتوانی سبەینە کاریگەریت هەبێت لەسەرەوەی کۆمەڵگەیەکی زۆر جوانتر دروست بکەی. ئەبێ بەرنامەکان هەدەفیان هەبێ، هەدەفەکان سیاسیە بەرژەوەندی نەبن، بەرژەوەندی شخصیتیان نەبێت، ئەبێ بەرژەوەندی عام بێت، ئەبێ بۆ وڵاتەکە بێت. جا بەڕاستی زۆر سپاسی بەشی مناڵانەکەم کە لێرە زۆر جوان ئیشان لەسەرمە کردووە، هەم لە هێنانی مناڵی
گوند و لادەکان کە لەوانەیە لە دەرفەتی تران نەیانتوانیوە بێن بەشداری بەرنامەی تر بکەن یان هێنانی کللتورە مێژوویەکەی کوردی کە لە ناو ئەمانە ماوە بهێنیتەوە ناو شار کە مناڵی کە بیبینێت کە لە گەشتەکانی زیتەڵە و بینیمان بەڕاستی لەگەڵ ئەوەشە ئێستا بەشی ئەنیمەیشنمان هەیە بەرنمەکەی تەوارخان کە پرسیاری جوان لە مناڵەکەن و بیرکردنەوەیانە جوڵێنێ عەقڵیانە جوڵێنێ ئەمە زۆری جیاوازە وەک لەوەی کە بەداخەوە لە هەندێک شوێنی کە ئیبینی کە شتێکی ئەجنەبیە بەس لە بەرەوەی بینەری هەیە تەرجمە ئەکرێت یا پەخشەکرێت و پیشانی مناڵی ئەدرێت کە هیچ سوودێکی نییە بۆ مناڵ هیچ سوودێکی نییە بۆ پەروەردەی مناڵ هیچ سوودێکی نییە کە ئەم مناڵە بیرکاتەوە ڕاستی خۆمان بینی ومانە ئەو کۆیڵێم تەکنۆلۆژی گۆڕاوە ئێستا ئەبینی لە مەطعمێکە یا لە مۆڵێکە یا عەربانەیە کە مناڵی ئایپادێکی لە باوەشایە یان لەسەر مێزەکەیە و دایک و باوکان قسە ئەەکەن و مناقەشە ئەەکەن و نانەخۆن و هینەکەن مناڵەکە لە دنیایەکی ترایە ئەمە زۆر غەڵەتە لەبەرەوەی ئەم مناڵە سبەینە هەمومان ئەبێت چاومان لە مناڵە بێ کە بزانن چۆن ئەم وڵاتە بەرەو پێشەوە ئەمە بەڵام کە ئیحتیمامی پێ نەدەی لە ڕێی میدیاوە سبەینە چاوەڕێ چیت لێ ئەکا یان ئێمە چاوەڕێ چی لەوی شەکەین ئەبێ لە ئێستەوە ئیشی لەسەر بکرێت و ئەبێ بەردەوام بین و بڕاستی دووبارە سپاسی بەشی مناڵانەکەم کە زۆر ماندوونە ناس ئیشیان لەم مەجالانە کردووە بۆ دامەزراندنی کورتسات کە ئەم ساڵە بێ بە 25مین ساڵی دامەزراندنی من پیرۆزبایی لە هەموو بینەرانی کورتساتەکەم لە هەموو ستافی کۆن و تازە لەوانەی کە لەگەڵمان بەردەوامن لەوانەی کە ئستە لە شوێنانی کەن کە توانیویانە لەوێت تەتەوەر بە ئیش و کاری خۆیان بێنن و هەندێک لە تەلەڤیزیۆنە تازەکان یان تەلەڤیزیۆنە کۆنەکان بەرەو پێشەوە بەرن کورتسات هەر مەدرسەیەک بووە بۆ میدیا و هەرواشە بێت شتێکە کە ئێمە چاوەڕێی ئەکەین کورتسات بناغەی زۆربەی زۆری میدیاکانی کوردستانی دامەزراندووە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کورتسات شتێکە کە زۆر زیاترە لە تەلەڤیزیۆنێک یعنی بووە بە بەشە لە ژیانی زۆر کەس بەتوان بڵێم ینی ڕۆژانە کە ئەو پەیوەندیامان پێ ئەکرێت یا کە ئیشێکە بێ چالاکیە بێ کۆنسەرتێکە بێ فێستیڤڵێکە بێ زۆربەی زۆری ئەم کەسانە پێش هەموو شوێنە گەیان بۆ کورتسات لەبەرەوەی ئێمە توانیومانە تا ئێستا ئەو ناسنامەی خۆمان لەدەست نەدەین و بتوانین خزمەتی خەڵکەکانمان بکەین دووبارە پەیاکردنی بینەر من زۆر جار ئەڵێم پەیاکردنی بینەر ئاسانترین ئیشی دنیاە بەڵام شەڕکردن لەسەر مێژووی خۆمان وەکو کورد لەسەر فەرهەنگمان لەسەر ئەدەبمان لەسەر مۆسیقامان لەسەر کللتورمان لەسەر هەموو ئەو بابەتانە کە ئێمە جیا ئەکاتەوە لە شوێنی کە ئەوە قورسە و ئەوەش بکەیت و بینەر پێیاکەیت سەد ئەوەنە قورسترە بۆیە من سپاسی دووبارە نەکرد بەشی مناڵانەکەم سپاسی هەموو ستافی کورتساتەکەم کە توانیویانە کە ئەم هەموو ساڵە بەردەوام بن لەمە و سپاسی ئەو کەسانەکەن کە پێش من لەوانەیە لەم پزیش نەبوو بن کە ئەو ناوە جوانەیان بۆ کورتسات دروست کردووە و هیوادارم کە من بتوان ببم بە بەشێک لە جوانکردنی کورتسات و ببم بە بەشێک لەوەی کە کورتسات بەرەوە پێشەوە بەرین پێشەکی لە یادی 25 ساڵەی کورتسات پیرۆزبایی لە سەرجەم بینەران و سەرجەم ئەو کارمەندانەکەم کە ماندوونە ناسانە ئەم 25 ساڵە کاریان تیا کردو و بەشی مناڵانی ژێکێک بۆ لەو بەشە چالاکانی کە هەم لە پێشوە و هەم لە ئێستاە کە کاری باشیان هەیە و کاری زۆر جوان هەیە وەکوی کە ئێستا ئەیبینن پێشتر بەشی مناڵان وەکو زۆربەی زۆری شوێنەکانی کەویان وەکو بڵێن هەنێک لە بەرنامەکانی تر کە کورتسات بۆ ماوەیەک کارەکانی ڕاگرت لە بەرەوەی کە نەیان ئەتوانی فرای ئەوە بکەون کە ئەوەی کە لە پێشوا کردویانە بەردەوامی پێبن بەڵام سپاس کە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کە ئەم بەشە دەستی کردەوە بە چالاکیەکانی خۆی و دروستکردنی چەند بەرنامەیەکی جوان کە ئێستا لەسەر شاشەی ڕێنگینی کورتسات بوونی هەیە منیش وەکو بەشی دۆبلاژ بە پێویستم زانی کە بەشێک لەو کارتۆنانەی کە ئەم نۆستالجیایەکەن بۆ ئەو کەسانی کە ئێستا گەورن و بۆ ئەو مناڵانی کە پێویستە ئەو چیرۆکانە ببینن کە
لێ پێشترە ئەمە پێێت پەڕیبین بە پێویستم زانی کە هەنێک لەو کارتۆنانی کە هەیە هەم تەرجمە بکرێتەوە و بۆ بەو زمانێک کە کورسات ئیشی لە سەرکات تۆمار کرێ و بخرێتە خزمەتی ئێوەی بینەر. سپاس. ئەمانە ئەو هاوڕێیانن کە لە پشتی بەرنمەکانمانەوە لەگەڵمانە بوون، بەڵام بەردەوام ژمارەیەک هاوڕێی ترمان لەگەڵە کە کاری سەرپەرشتی وێنەگرتن و مۆنتاژ و هاوکاری بەرنمەکانمانن. با بزانین کێن ئەو هاوڕێ دڵسۆزانەی ئێمە. هەموو ئەو فلم کارتۆن و بەرنامە و کارانەی ئەیبینن بەبێ ماندووبوون نایەتە بەرهەم. هەر لەبەرەمە ئێمە پێویستمان بە هەوڵ و ماندووبوونی ژمارەیەک هاوڕێی دڵسۆزەیە بۆ ئەوەی بتوانن بەرنمەکانمان بەو پەڕی ئاسبەرزی پێشکەشی ئێوە یاسیس بکەن. سڵاوتان لێبێ، من ئەمجاد محەممەد وێنەگر لە دەستگای میدیایی کورسات. پیرۆزبایی ئەم یاداکەم لە هەموو هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە سەرەتای دامەزرانەوە کە بەشی مناڵان دروست بووە، من وەکو وێنەگر کارم لەگەڵا کردوون لە زۆربەی زۆری بەرنامە و پرۆگرامەکان. بەڕاستی کۆمەڵێ بەرنامە و پرۆگرامی جیاواز و تازە لەو سەردەمەدا کە بۆ خزمەتکردنی مناڵان دروست بوو لەگەڵ هەموو هاوکارانم لە وێنەگر و ئامادەکار و مۆنتێر و پێشکەشکارەکان کاک سامان کە بەزی تەڵە هەروەها هاوکارم تەوار بە بەرنامە جیاوازەکانیان دڵنیا بن کە خزمەتێکی باشیان کرد. کۆمەڵێ بەسەر هات و ڕووداوی زۆر خۆش ڕوویە لەو کات، یعنی زۆر بوو، وەکو گروپێک دایمە بۆ هەموو بەرنامەکان هەمومان پێکەوە بنەوە نەبوو بۆم بەرنامەیە بەشێ بۆ بەرنامە بەشێکی تر بێت. هەمومان بەیەکەوە خزمەتمان کردووە. هیوادارم لە داهاتوودا بە هەمان شێوە خزمەتی زیاتر بە مناڵان بکەن و بەرنامەی جوان پێشکەش بکەن. من بابان سۆران ماوەی 4 ساڵە ئیشی دەنگ بۆ بەشی مناڵانی کورساتەکەم. لەگەڵ ئۆستافەیە زۆر مرتاح بووم، ینی چەند شوێنێکمان کردووە شار و شارۆچەکانی کوردستان ئەکسەرەتیمان بەسەر کردوتەوە. وەکو یادگاری خۆشیش لەگەڵ زیتەڵەیە بەرێکەوتنێکی باشمان هەبوو لەگەڵ مناڵەکانی گوندەکان بە تایبەتی و بۆ بەرنمەکانی تریش زۆربەی شوێنەکان چوین. ترسپاس. سڵاو، من هادی قادرم، بۆ مای 23 ساڵک و کامێرەمان لە کەناڵی ئاسمانی کورسات کار دەکەم. ئێمە وەکو کامێرەمان ئەرکی ئەومانەیە وێنەی بەرنامەکان نەگری. لە زڵمنی بەرنامەکانشا بەرنامەی مناڵانێکە کە لەو بەرنامەی کە کەناڵی ئاسمانی کورسات پەخر دەکرێت. بەرنامەی مناڵان زۆر جیاوازی هەیە لەگەڵ بەرنامەکانی کە چکە تۆ تەعامل لەگەڵ مناڵاکەی کەرتی وا بووە زۆر ئێمە کارمان کردووە تا لایتمان داناوە تا کامێرە ئیشمان کردووە، ئیشە فەرنیەکانمان تاوا کردووە. مناڵەکە بێت تاقە دەوتوێتی من قسە ناکەم، تر ئێمە ئەبێت تەعاملێکی زۆر باشە هەبێت لەگەڵ مناڵە. بەردامەی مناڵانی ژەو بوو، من و کاگەمجەد وەکو کامێرەمان و هەم وەکو دەرهێنەر ئیشمان کرد لە گەڵ تەوارخان و کاکسامانە. بەرنامەی مناڵان کاتی خۆی کە بەرنامەی گورج و گۆڵ هەبوو، یادگارێکی وای بەجێهێشت بوو، زۆر جوان بوو لە ناو مناڵان و لە ئەو کاتێک کە ئێستش مناڵەکان گەورە بوون. بۆ نمونەیەوە چون بۆ هەولێر سەفەرێکی هەولێرمان کرد، سیارەکەمان لۆگۆیەکی گەورەی گورج و گۆڵی پێوە بوو، یعنی هەر سیارە بوو سێریەکردنیان لە سەیتەرەکانە برا پێشمەرەکان زۆر ئەوەستان و باسی یادگارەکانیان کرا نەکرد. بەرنامەی مناڵانیش زۆر وەکو بەرنامەکانی کە نییە بێ زۆر ئاگاو لێ بێ، بزاری مناڵ چی ئەڵەیان تۆ ناتوانانی وەکو بەرنامەکانی کە کار لەگەڵ مناڵا بکەیت. زۆر سپاسانەکەین و کاتێکی زۆر باشمان بردەسەر. هیوادارم بەرنامی مناڵان گەورەتر و گەورەتر بێ بۆ کەناڵی ئاسمانی کورسات. ڕێز سڵاو بۆ هەموو لە ئەگێ. سڵاو، ناوم ئیڤان تایرە، کارمەند لە بەشی ڕووناکی کەناڵی کورسات. سەرەتا پیرۆزبایی خۆم ئاراستەی هاوڕێکانم و خۆمەکەم بە بۆنەی یادی دامەزرانی کەناڵی کورسات 25 ساڵەی، هەروەها پیرۆزبایی خۆم ئاراستەی یادی سەری ساڵەکەم لە بینەرانمان. ئێمە وەکو بەشی ڕووناکی کارکردنمان لەگە بەشی مناڵانە بە قۆناغێکی زۆر هەستیارە تێپەڕین. سەرەتا لەم 4 ساڵەیە، چونکە لە سەرەتاوە کە گورج و گۆڵ نەما، و دوایەوە زیتەڵە هاتە ناو بەرنامەکەوە، هەوڵمان نات جیاوازیەکی زۆر دروست نەکەین بۆ ئەوەی کە
بینەر و مناڵەکان هەست بۆ حاڵەتە بکەن بە قۆناغ هاتین لەگەڵ ئەو حاڵەتەیە ئینجا زۆر سەرکەوتوو بین لەو حاڵەتەیە دەبەر ئەوەی هەم توانیمان ئەو دۆخی جاران لەگەڵ ئێستاە لە یەک بینەوە هەروەها هەوڵمان ناوە بووم بەرنامانی مناڵان جوانترین ڕنگ هادەترین ڕنگ ئەوەی کە مناڵ پێویستی پێێتی ئەوەی کە مناڵ بەلایەوە ڕایەکێشێ و فەوزا دروست ناکات لای ئەوانەمان بەکارهێناوە لەگەڵ ستافێکین لەخوا بە زیاد بێ زۆر مرتاحین لەگەڵیانە زۆر سپاسی ئەو ستافاکەم هیوادارم بەشی مناڵان کاری زۆر جوانتر و سەرکەوتوتر پێشکەشکەن چاوەڕێی باشتریان لێکەین. من سەنگەر حەسەن وێنەگر لە کەناڵی ئاسمانی کورسات دیارەوەکو وێنەگر لە بەرنامەی مناڵان ماوەی 2 ساڵ کارم کردووە ئەزمموی کارکردم لە بەرنامەی مناڵان ئەزممونێکی زۆر تایبەت بگرە زۆر جوان بوو لە ژیانم چکە ئیشکردن لەگەڵ دنیای مناڵ یعنی زۆر دنیایکی تایبەتە لە چەند بەرنمەیەکمانەکە ئێمە گەشتی زیتەڵە ڕۆژانەی زیتەڵە و بەرنامەی خەون دوایەش بەرنمەیەکمان هەبوو بەنامی من دەتوانم لە هەمویان کارکردن خۆش بوو من ئەتوانم یەکێک لەو کارانە جیاواز کەمەوە کە زۆر لام تایبەت بوو بەرنامەی گەشتی زیتەڵە بوو کە بۆ گوندەکانە چووین تێکەڵابوون بەو دنیا جوانەی مناڵان لە گوندەکان ئەو دنیا پاکەیان ئەو خەونە جوانانی کە هەیەیان بوو هەنی باوە بکەن زۆر جار لە زوومی کامێرەکەەوە کە سیرمەکردن ئەو خەونە جوانانی کە هەیەیان بوو ئەو قسە جوانانی کایان کرد منی شێخستەوە دنیایشی تر هەرچەنە تەمەنم گەورەیە من بەڵام کە گوێم لەوانە گەر خۆشم حەزم لە خەونەکانی ئەوان بوو کە چەند بە پاچی و چەند بە جوانی بیرەکەنەوە لە ژیان لە هەموو سەرنج ڕاکێشترە و دیارە سادانە بوو کە بۆمانە بردن مناڵێک لە گوندێکە ئەوە نە دڵی بەو دیارە جوان و سادەیە خۆش بوو بڕابکە بەخیلیم بە دڵیانە برد زۆر جار کە لە دنیایەکی چەند پاک و جوانە ئەژین و یادگاری زۆر جوانمان تۆمارکە لەگەڵیانانە و دیانەیە بە هیوام بەرنمەیەکی سەرکەوتوو بێ بەردەوام بێ و بتوانین شتی باشتر پێشەش بکەین بۆ مناڵە هیوادارم بۆ ساڵانی ئایندا و ساڵانی دواتری شەڵایشی زۆر باشتر بۆ مناڵان بکرێت چەند کورسات لە ڕووی بەشی مناڵانەوە بڵێ ینی باشترین بەرنمەکانی پێشەش کردووە بۆ مناڵان بە هیوا مستافە بۆ دڵنیاشم کە ئیشی زۆر باشتر بۆ مناڵانەکەن و بتوانین زیاتر بگەڕێن بچینە هەموو گوندەکانی کوردستان و هەموو خوێندنگەکان مناڵان بەسەر بکەین و هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڕێکان مەخوازم لەم بەرنمەیە. سڵاوتان دەبێت من ئاسوی برایم خۆم بە خۆشحاڵە زانم ماوەی 4 ساڵە لەو کەناڵە جوانەکەی کورسات لە بەشی ماوەی مناڵان ئیش بەکەم و ئەتوانم بڵێم نوێنەری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانم لەم کەناڵە جوان و هەروەها هاوکارێکی باشی هەردوو پێشکەشکاری سەرکەوتوو کاک سامان سەباح و تەواد لێرم خۆم بە خۆشحاڵە زانم ماوەی ئەم 4 ساڵە لەم کەناڵە جوانە ئیشم کردووە بە سەرما و بەگەرما بە شەو و ڕۆژ بەرنامەی زۆر جوانمان کردووە سەرجەملادەکان و زۆربەی شار و شارۆچەکانی کوردستانمان بەسەر کردوێتەوە بۆ بەوەی بەرنامەی جوان بکەین بۆ مناڵان و زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لەبەرەوە دنیای مناڵ بەڕاستی دنیایکی زۆر تایبەتە بۆی ئیشکردن لەگەڵ مناڵە قەتمان دوم ناکە خۆم بە مادوتی ینی قەت هەز بە مادوتی ناکەم بۆیە هەتا زیاتر ئیشکەم کە مناڵە بینم دڵی خۆشە بێ زیاتر و زەمەداتێ زیاتر هەز بە برسیارەتی یەکەم لە ئیشەکەی خۆمە بۆیە هەلێرەوە سوپاسی کارمەدانی پشتەوەی کامێرا شەکەم کە لەگەڵمان بەردەوام هیوادارم لە ساڵی ئایندەشا بتوانین بە هاوکاری سەرپرشتیارانمان کاری باشتر و خزمەتی زیاتر بە مناڵانی کوردستان بکەین بەرنامە زیاتر پێشکەشکەین تا بتوانین زیاتر خزمەتی مناڵان بکەین و ساڵی نوێ تا پیرۆز بێ. سڵاوتان لێبێ من ناوم بنارە من دەرێنەر و مۆنتێری بەشی مناڵانی کورساتم من نزیکەی 20 ساڵە لە کورسات کارەکەم لەم 20 ساڵە ئەگەر بیخینە سەر یەک تقریباً 15 ساڵ ئیشم کردو لەگەڵ مناڵە جیهانی مناڵم بۆیە هەڵبژاردووە لە بەرۆی مناڵ ئەتخۆی پاکە دوورە لە هەر شتێکی تر بۆیە پێم خۆشە کە من ئیش لەگەڵ مناڵا بکەم وەکو ئەوەی کە دەرێنەری ئەو بەرنامانەش بم بەڕاستی بەرنامەی مناڵان ئاسان نییە ئەرکی زۆرە بەڵام من مرتاحم یعنی
کاتێککە ئیش لەگەڵ مناڵاکەم هەستەکەم کە بەڕاستی ئیشەکەم یعنی هەستەکەم کە ئەو لەگەڵ ئەو مناڵانە کۆنتاکتەکەم تێکەڵە بووم لەگەڵیانە هەستەکەم ئەگەڕێمەوە بۆ مناڵی بۆیە هەستێکی خۆشایە بە من چێژی لێ بینم کاتێکە لەگەڵ مناڵە ئیشەکەم مناڵ خۆی بناغەی هەموو کۆمەلگایەکە بۆیە ئەرکێکی زۆر قورسە لەسەر شانی ئێمە کە ئەبێ مناڵ بە شێوازێکی زۆر باش پەروەردە بکەین بە تایبەتی ئێمە کە کەناڵێکین ئەتوانین لە ڕێگەی کەناڵەکەمانەوە مناڵی تر پەروەردە بکەین ببینین بەبیستن بۆیە ئەرکەکە قورسرە لەسەر شانی ئێمە کاتێک ئێمە بەرنامەیەکەکەین کۆمەڵێ مناڵە خینە سەر شاشە ئەبێ بزانین ئەم مناڵانە چی ئەڵێن چی بەرنامەیەکەکەن بۆیە بە دوواداچوون بۆ زۆر بەی شتەکانەکەین پێش ئەوەی دەست پێ بکەین بۆیە کاتێ و بەرنامانەی هەڵێبژێرین بەرنامەیەکن کە تەواو گونجاوە لەگەڵ مناڵە لەگەڵ دنیای مناڵە لەبەرەوەی مناڵ وا لێ بکەین کە بتوانێت لە ڕێگەی کورساتەوە لە ڕێگەی ئێمەوە بتوانێت شتێک فێر بێت کە پێشتر نەیزانیە و شتێک فێر بێت کە نایزانێت لە ئێمەوە فێرە بێت وەکوتی شم ئەوان بناغن ئەگەر لە بناغەوە ئێمە مناڵەکانمان باش پەروەردە نەکەین لە داهاتوە کۆمەڵگەیەکی باشمان نابێت دوو هاوڕێی ئازیزی ئێمە کە وەکو من و زیتەڵەی هاوڕێم هەفتانە سەرقاڵی پێشکەشکردنی بەرنامەن بۆ منداڵانی هاوڕێمان ئەوانیش داپیرەی ئازیز و شوێنەی هاوڕێمانە داپیرە بە چیرۆکە بەسوودەکانی هەمیشە لە هەوڵی ئەوەدایە پند و ئامۆژگاری بەسوودەکانی بدات بە گوێی منداڵانی هاوڕێمان و خوێندنەوە پەرتووک و چیرۆکیان لەلا شیرین بکات شوێنەی هاوڕێشمان بەدەست و پەنجە ڕەنگینەکانی لە هەوڵی ئەوەدایە منداڵانی هاوڕێمان ئەو کاتانی کە کاریان نییە و خوێندنەوەیان تاوا کردووە سەرقاڵیان بکات بە فێربوونی وێنەکێشان و کاری دەستیەوە. سڵاوتان لێبێ من دەنجە کەمال داپیرەی ئێوە بە بۆنەی سەری ساڵینەوە پیرۆزبایی لە ئێوەی ئازیز و خۆشەویستی خۆم ئەەکەم هەروەها پیرۆزبایم بۆ کەناڵە جوانەکەی کورسات کە یادی 25 ساڵی دامەزراندنیەتی هیوادارم هەموو کاتێک سەرکەوتوو بن وەک هەمیشە. من وەکو داپیرەی ئێوە ماوەی 3 ساڵە لە بەرنامەی ماوەی مناڵانی کورسات لەگەڵ ئێوەیە ئاشنام. بەردەوام دڵخۆشم لەبەروی ئەتوانم لە ڕێگەی بەرنامەکەمەوە کۆمەڵێک چیرۆکی جوان پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستی خۆم بکەم. دڵخۆشم بەوەی کە لەگەڵ مناڵان ناتوانم کار بکەم چونکە مناڵان لە لای من دروستکراوێکی زۆر جوانن داهاتوویەکی جوانن هەموو کاتێک خۆم بە خۆشحاڵ بینیوە کە بتوانم خزمەت بە مناڵان بکەم. خۆشمان هەموو کاتێک ئەبێەوە بزانین کە مناڵ بووین و گەیشتین بەم ئاستەی ئێستامان گەورەکانی ئێمەش وەکو ئێمە دڵخۆش بوون کە توانیوانە لەگەڵ ئێمە هەم کار بکەن هەم خزمەتمان بکەن. من دڵخۆشم بەوەی کە توانم لە ڕێگەی بەرنامەی چیرۆکی داپیرە کۆمەڵێک بابەتی جوان و سەرنجڕاکێش و هەروەها هاندان پێشکەشی ئێوە بکەم لەبەرەوەی چیرۆک جگەلەوەی کە چێژێکی تایبەتی هەیە لە هەمان کاتە توانم بڵم سوودێکی زۆر گرنگی هەیە بۆ ئێوەی مناڵە ئازیزەکان چونکە کۆمەڵێک شتی جوانتان فێر ئەکا لە کۆمەڵەشت دوور ئەکەونەوە کە لە ئێستاە توانم بڵێم زیانێکی زۆری هەیە بۆ تەندروستی هەموو لایەکتان بە تایبەتی بابەتە ئەلکترۆنیەکان کە ئێستا بەرەو پێشچوونێکی زۆری بەخۆی و بینیەوە و زۆربەی مناڵان ئەتوانم بڵێم وەک پێویست نەیانتوانیوە گرنگی بە شتە بە سوودەکان بن وەک خوێندنەوە و چیرۆک و بابەتی گرن زیاتر سەریان کردوتە سەر ئامێرە ئەلکترۆنیەکان. من لێرەوە داواتان لەکەم کە هەتا ئەتوانن زیاتر بخوێننەوە زیاتر سوود وەرگرن لە بابەتە گرنگەکان و لە چیرۆکەکانیش جگەلەوەی کە چێژێکی تایبەتی لێبینن هەوڵ بن سوود لە تەوەری چیرۆکەکە ببین واتە ئەو بابەتی کە من لە چیرۆکەکانمان پێشکەشی ئەوەی ئەەکەم هەوڵ بن لێکدانەوەکی جوانی بۆ بکەن و ئەگەر لە شتێک تێ نەگەیشتن بۆ کەسانی لە خۆتان گەورەتری باسکەنەوە بۆ ئەوی بۆتان ڕووبدەنەوە بتوانن سوودی زیاتری لێ ببینن. هەروەها من ئەگەر خواتە من با ئینشاءالله هیوادارم
زیاتر بەردەوام بم، زیاتر پێشکەشتام بکەم، زیاتر خزمەتام بکەم، هەتا لە توانامە هەبێ و تەمەەن ڕێگە بە من خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەم. هەمیشە قوم بە خۆشحاڵە بینم کە لەگەڵ مناڵە چاوگەشەکانە بتوانم خزمەت بکەم و کارێکی جوان پێشکەش بکەم. سڵاوتان لەبێ، من ناوم شێنە سامانە، پێشکەشکارم لە کەناڵی ئاسمانی کورسات لە بەرنامەی ڕەنگەکان لە ماوەی مناڵان. سەرەتا پیرۆزبایی یادی 25 ساڵی دامەزراندنی کەناڵی ئاسمانی کورساتەکەم و پیرۆزبایی ساڵی نوێتان لێ یەکەم. بەرنامەکەی من ناوی ڕەنگەکانە و پێکاتوە لە دوو بڕگە کە بڕگەی یەکەمیان وێنەکێشانە و بڕگەی دووەمیان کاری دەستیە. لەم بەرنامەیە ئێمە توانین سوودێکی تەواوەتی بە مناڵانی کوردستان بگەێنین کە ئەویش دەرخستنی توانە و بەهرەی مناڵەکانە کاتوانن دایکان و باوکان لە ڕێگەیم بەرنمەیەوە توانە و بەهرەی مناڵەکانیان بۆ دەربکەوێت. خۆشحاڵم کە ئەم بەرنمەیە پێشکەشەکەم من لەبەرەوەی کە بتوانم سوودێک بە مناڵان بگەێنم. من لە ناخی دڵمەوانە زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەتوانم هەر ماڵێکی کورد کە مناڵێکی بچووکی هەیە من ئەتوانم فێری وێنەکێشانێکی بکەم یاخۆ فێری کارێکی دەستی بکەم. بۆی ئەمە هەستێکی زۆر خۆشحاڵی بە من ئەبخشێت. بۆی هیوادارم کە چاوتان لەسەر بەرنامەکانی کەناڵی ئاسمانی کورسات بێت و هیوادارم میوانێکی ئازیز و ڕەقسووکی ماڵەکانتان بم. لە کۆتاییە من ئەوە ئەڵێم کە بە هیوام کەناڵی ئاسمانی کورسات هەمیشە لە پێشەنگا بێت لە پێشکەشکردنی بەرنامەکانیە و هیوادارم هەمیشە لە سەرکەوتنی زیاتر و زیاترا بێت. زۆر سپاسی ئێواکەم کە هەمیشە بینەری کەناڵی ئاسمانی کورساتن. یەکێکی تر لەو شانازیانی کەناڵی ئاسمانی کورسات بەدەستێناوە لە بیر نەکردنی مناڵانی نابیسە. هەر لەسەر ئەم بابەتە کەناڵی ئاسمانی کورسات بەشی مناڵانی یەکەم کەناڵ بوو لەسەر ئاسی کوردستان کە توانی کەسێک دابنێت تاوەکو هاوکاری تەواری هاوڕێوکە یاخود بەرنامە تایبەتەکانمان بۆ ئەوەی مامۆساکەمان توانێت کەسانی نابیستیش تێبگەێنێ کە بابەتەکانمان و بەرنامەکانمان باسی چیەکە. ئێمە دڵخۆشی کە هیچ چین و توێژێکی ناو کۆمەلگامان لەبیر نەکردووە، هیچ مناڵێکیشمان لەبیر نەکردووە لە بەرنامەکانمانە تاوەکو بتوانێت تێبگا و لە بەرنامەکانمان تێبگەن و حاڵی. من ناوم لیزا غەفورە، مامۆساوەرگەڕی زمانی ئاماژەم، پیرۆزبای ساڵی نوێەکەم و پیرۆزبایی دامەزراندنی کورساتەکەم. هیوادارم کورساتە میشە لە سەرکەوتن و پێشکەوتنا بێ. لە ساڵانی ڕابردووە کورسات توانی نوێگەرێکی زۆر جوانکە لە بەرنامەی مناڵانە. ئەوش بە دانانی بەشی ئاماژە و زمانی ئاماژە بۆ ماوەی مناڵان کە ئەمە لە کاتێکە ئەم نوێگەریە لە کەناڵە کوردیەکانە نەبوو، بەس لە کەناڵە جیهانیە بەناوبانگەکانە هەبوو. کورسات ئەم نوێگەرەی هێنایە ناو بەرنامەی مناڵانەوە کە کورسات هیچی کەمتر نیە لە کەناڵە جیهانیە گەورەکان. ئەم نوێگەریە وای لێکرد کە مناڵی نابیست سوودێکی زۆر تەواو لەم نوێگەریە ببینێت لە ئاماژە و زمانی ئاماژە وای لێکرد دانیشێ بە دیار شاشەکەی کورساتەوە بە دیار ماوەی مناڵانەوە کە لەگەڵ مناڵی ئاساییە ئاشنا بێت، بزانێت کار و چالاکی مناڵی ئاسایی چۆنە، ڕۆژانیان چۆن بەڕێەکەن، خەونەکانیان چیە، خولیایان چییە. ئەمە وای لە مناڵی نابیست کرد پەیوەندێکی گەورە پیا بکات لەگەڵ مناڵی ئاساییە. و لە ماوەی ئەو بەرنامانی کە کردی کورسات لە ماوەی ئەو دوو وەرزی کارکردنیە کە زمانی ئاماژەی بەکارهێنا لە بەرنامەی گەشت و زانیاریە توانیشی مناڵی نابیست بەرداری پێ بکات لەو بەرنامەیە. ئەویش لە هەفتەی نابیستانە بەرنمەیەکی تایبەتی کرد لە پەیمانگای هیوای نابیستان کە لەو بەرنامەیدا هەموو کار و چالاکیەکانی مناڵی پەیمانگای پیشان ناکە بەکە پێشانگایەک بوو کە کار و چالاکیەکان بریتی بوون لە وێنە ئیشی دەست چالاکە جۆرا جۆرەکانی لە وەرزی تازەی بەرنامەی مناڵانیشە لە بەرنامەی خەون و خولیە مناڵێکی نابیستی بەستەر کردەوە کە زانی پرسیاری لێکرد کە خەون و خولیاکانی چی و لە ڕێگەی ئەو بەرنامەیە خەون و خولیای مناڵە نابیستەکەی هێنایەدی. ئەمەش وای لێکرد کە ئەو شتێک کە لە چەند ساڵ بوو کە نەکرابوو لە کەناڵەکانی کە نەکرابوو کورسات توانی ئەم نوێگەریە بەکاربێنێ. ئەم نوێگەریەی کرد کە بە مناڵی نابیستی بەسەرکەدەوە کە ڕۆژانە وای لە مناڵی نابیست کرد کە مناڵی نابیست و نادوو کە بە دیار شاشەی کورساتەوە دابنیشە کە بە دیار بەرنامەکانەوە دانیشێت و تێکەڵی کرد بە دنیایەکی کە تێکەڵی کرد بە هەموو ئەوشتە تازە سەردەمیانەی کە لە دەوروبەریە هەیە کە ئەمە وای لێ کرد بەڕاستی دڵخۆشێکی زۆری کرد مناڵی نابیست بەهۆی ئەمە دڵخۆش بێ زۆر ئاسەودە بوون کە دانیشتن بە دیار بەرنامەی مناڵانەوە. و من لە ماوەیە وەکو زمانی ئاماژە و وەرگەڕی زمانی ئاماژە
دەست بەکار بووم وەرگێڕان مەکرد بۆ بەرنامەکان جێی زۆر خۆشحاڵیم بوو کە ئەزمونێکی زۆر تازە بوو بۆ من کە کردم لێرە جێگەی دەستخۆشیە کە زۆر سوپاسی کەناڵی کورسات بکەم زۆر سوپاسی ئیداری کورسات بکەم بۆ دەرهێنەری بەرنامەی مناڵان و پێشکەشکارەکانی بەرنامەی مناڵان و کامێرەمانەکان هەموو ئەو ستافە جوانی کە لە پشتی ئەم بەرنامەیەوە بوون لە پشتی سەرکەوتنی ئەم بەرنامە و نوێگەری ئەم بەرنامە بوون بە هیوام ئەوەی کە بەردەوام بێ لە ساڵی تازای و ئیشی جوانتر و جوانتر بکرێت دەستخۆشی لە هەموو لایەکەکەم ئەو ڕۆژانەی کە کارمان کردووە بۆ کارم کردو و وەرگێڕی زمانی ئاماژە بەسەرهاتی خۆش زۆر بووە بەڵام من ئەمێ لێرە بەسەرهاتێکی ناخۆش بگەڕمار چەنە لە کاتی خۆیان ناخۆش بوو بەڵام ئیتر هەموو ناخۆشیەکانیش بە پێ ڕۆژگار ئەبێ بەخۆشی جارێکیان بوو هاوین بوو گەرم بوو بە دوو بەرنامەمان هەبوو ڕیکۆردمانە کرد ئاماژەمان بۆ کرد بەرنامە یەکەم تاوا بوو هاتە سەر بەرنامەی دووەم بەرنامەی دووەمیشمان کرد لە 5 دقەی ئاخیرە کامێرەکە کوژایەوە و وتیان ئەبێسە لە نوێ هەردوو بەرنامەکە دووبارەکەیتەوە ئەو لە کاتی خۆیان ناخۆش بوو بەڵام لە دواییە بوو بە شتی ڕووداوێکی خۆت من دەستخۆشیتان لێکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هەمیشە هیوادارم هەمیشە کورسات هەر پێشنگ بێت. وەکو لە پێشترا باسمان کرد ئێمە لەم ماوەیەدا چەندین بەرنامەی تایبەت و یاد و فێستیڤالمان پێشکەش بە ئێوە یازیز کردووە لەو چەند ساڵەیە ژمارەیەکی زۆر لە منداڵانی کوردستان بوونە هاوڕێمان و لە زۆرینەی بەرنامەکان لەگەڵمان نابوون و بە بەرهەم و کار و چالاکیە جۆرا و جۆرەکانیان بەرنامەکانیان بۆ دەوڵەمەند کردوین ئێوەش حەزەکەن بزانن ئەو هاوڕێیان نەماچێن کەواتە وەرن با پێتان بناسێنین. سڵاو ناو من سادیارە 12 ساڵم و پیرۆزبایی لە یادی دامەزرانی کورتسا دەکەم و ساڵی نوێتان پیرۆز بێ. من لە چەند پرۆگرامی کورتسادا بەشداریم کردووە یەکێک لەوانە ئاژەڵ دۆستی بوو ئاژەڵ دۆستی زۆر شتی فێر کردین لەگەڵ کۆمەڵە هاوڕێکمە و ئەوانەشی کە فێری کردوین ئازاری ئاژەڵ نەدەین و ئاژەڵمان خۆش بێت و بیپارێزین و هیوادارم کورتسات کە پرۆگرامی کەش پێشکەشمان بکەن و شتێکی جیاوازتریشمان بۆ بکەن و هیوادارم مناڵەکانی کەش چاو لە ئێمە بکەن. سڵاو من ناو ئاڵینە من تەمەنم 11 ساڵە و من پیرۆزبایی لە کارمەندە ئەزیزەکانی کەناڵی کورسات ئەەکەم کە یادی 25 ساڵی کەناڵی کورسات ئەەکەنەوە و سەری ساڵی نوێشتان لێ پیرۆز بێت. من لە چەندین بەرنامەیە بەشداریم کردووە و یەکێ لەوانش بەشداریم لە گفتوگۆ لەگەڵ داکتەوارا کرد لەمە فێر بووم کە ڕێز دەکبڵک بگرین و هیچ کات قسەیان نشکێنین و ئەوان هەر شتێکیان پێوتین ئێمە بە قسەیان بکەین چکە ئەوان کار شتێکمان پێ ئەڵەن لەبەر سوودی خۆماخۆ کە شتێکیان ود نابێ بکەین لەبەر سوودی خۆمانە و من ئەمەژگاری مناڵە جوانەکانەکەم کە دایمە بە قسەی دەکبڵکیان بکەن و هیچ کات لە قسەی دەکبڵکیان دەرناچن. سڵاتان لێ مناڵ چاوگەشەکان من محەممەد قادر سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێتان لێ پیرۆز بێ و 25 ساڵی کورساتیش من لە چەند بەرنمەیەکی کورساتە بەشداریم کردووە یەکێک لەو بەرنامانە ئەو بوو کە خەونێکەمە بوو خەونەکەشم ئەو بوو کە ببن بە فڕۆکەوان بۆ دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم کە خەونەکی منیان هێنایدی هەروەها مناڵ چاوگەشەکانمان لە کورساتەوە سوودێکی زۆر زۆر وەرئەگرن و هیوادارم لە موبایل و تابلێت دوورکەونەوە و هیوادارم هەموو مناڵەکان چاو لە ئێمە بکەن و سەرکەوتوو بن و سپاس. سڵاو مناڵە چاوکەشەکان من ئەمڕۆ گفتوکێک لەگەڵ ئێوەکەم و سەرەتا ساڵیادی نوێی کورساتتان لێ پیرۆز بێ و سەری ساڵی نوێتان لێ پیرۆز بێ من ئەمڕۆ گفتوکێک لەگەڵ ئێوە دەکەم
یەکێک لەوانە کە من بەشداری بەرنامەی خەونم کردووە یەک خەونەکەشم ئەوە بوو کە ببم بە کەسێکی ئاژەڵ دۆست بەڕاستی زۆر سوودم لێبینی من خۆم ئاژەڵم خۆش دەویست بەڵام وای لێکردم زیاتر و زیاتر ئاژەڵم خۆش بیست و ڕێنمایی مناڵەکان دەکەم ڕۆژانە کاتژمێر 5 سەیری شاشەی کورتزات بکەن و پرۆگرامی زۆر خۆش و مناڵانە دەست پێ دەکات ڕێنمایی ئەوەشم هەیە کە ئاژەڵ دۆست بن و ئازاری ئاژەڵەکان نەدەن خواتان لەگەڵ بەرنمەکانی ئێمە بەپێی پێویستی و بەپێی ئەو کاتی وەرزی تێیداین ئەگۆڕێ بۆ نمونە لە کاتی کردنەوەی قوتابخانەدا بەرنمەکانمان تایبەت ئەکەین بەکردنەوەی قوتابخانە و بەرنمەکانمان پەیوەست ئەکەین بە خوێندنەوە بۆ ئەوەی کە هاوڕێکانمان سوود لەو کاتە وەربگرن کە تێیداین یان ئەو کاتانەی کە پشووی هاوینە و منداڵانی هاوڕێمان لە ماڵەوەن بەرنمەکانمان تایبەت دەکەین بە وەرزی پشوو تێیدا ئەو بەرنامانە ئامادەکەین کە یاری و چێژ و خەندەی تایە بۆ منداڵەکان بێگومان کاتی ئێمە بەرنامە ئامادەکەین ئەبێ ئەو لایەنە پەروەردەیانە لە بەرچاو بگرین کە بۆ پەروەردە و پاشە ڕۆژی مناڵەکانمان پێویستە هەر بەم هۆیەشەوە ئەمان دەوێ بۆ چوونی دایک و باوکی هەنێ لە مناڵەکانمان وەربگرین لەسەر ناوەڕۆک و بەرنامەکانمان ئەم کاتتان باش من بە سۆز عەبدولعەزیز وەک دایکی مناڵێک پێشەکی خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ هاتووم بۆ ئەم کەناڵە جوانە پیرۆزبایی ساڵی نوێ لە کەناڵی کورساد و لە هەموو میلەتی کوردەکەم و پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵەکەشتان لێ یەکەم بەڕاستی کەناڵێکی جوانە و وەکو دایکی مناڵێک کە مناڵەکەم بەشدارە لە زۆربەی بەرنامەکانی ماوەی مناڵان زۆر سوودمان لێبینیوە زۆر سوودی لێبینیوەوە زۆر دڵخۆشە بە بەرنامەکان ڕۆژانە کە بە دیار بەرنامەکانەوە دانیشێ و زۆر دڵخۆشە پێی منیش دڵخۆشم بە دڵخۆشبوونی ئەو وەکو ئەوەی کە زۆر لە خەونی هەیە خەونیان بۆ هێناوەتە دی لە ڕێی بەرنامەی خەونەوە زۆر دڵخۆش بووە پێی و هیوادارم بۆ کاری باشتر و کاری جوانتر بۆ مناڵانی کورد کاتتان باش من لۆڤەر دایکی لیا خۆم بە خۆشحاڵ ئەبینم کە جارێکی تر لە کەناڵە جوانەکەی کورسات هاتوومەتەوە لاتان من لەگەڵ لیاگیان لە بەرنامەی خەون بەشدارم کرد لەگەڵیا خەونی کچەکەم ئەوە بوو ببێت بە ئاژەڵ دۆست تەواردگیان هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازم خەونەکەی هێنایەدی و هەتا ڕادەیەکی ژلیا باشتر تەرجێع بووە لە ڕووی ئامێرە ئەلکترۆنیەکانەوە دوورکەوتۆتەوە سەری بەرنامەی کورسات دەکات و هیوادارم کورسات باشتر و باشتر بێت و کار لەسەر ئەوە بکات بەرنامەی جوانتر بۆ مناڵەکان دانێت و پیرۆزبایی خۆم ئاراستەی کەناڵە جوانەکەتانەکەم هیوادارم سەرکەوتوو بن بەرەو پێشەوە بڕۆن ئەم بەرنامە ئەبێتە یادگاریکی جوان بۆ خۆم و بۆ لیاگیان ئیشەڵا لیا گەورە ئەبێت سێری دایکی ئەکات من وەکو دایکێک هەمیشە پاڵپشتی ئەبم و پشگیری لێ ئەەکەم هیوای سەرکەوتن بۆ ئێوە ئاخوازم سڵاتان لێبێ من دایکی ڕۆمانم خۆشحاڵم کە لەم بەرنامەیە بەشدارم پیرۆزبای ساڵی نوێتان لێکم پیرۆزبای یادی دامەزراندنی کەناڵەکەتان لێکم تاکە کەناڵەکە تا ئێستا ڕسەناتی خۆی پاراستە هیوادارم بەردەوام لەسەری من ڕۆمان بەشداری بەرنامەی خەونی کرد خەونی ئەو بوو کە بێ بە مرور هیوادارم هەموو ناڵێک تریش بەشدار بێ لەو بەرنامە و سوودی هەبێ بۆیان سڵاو من نەوزاد عەبدوڵڵا پیرۆزبایی ساڵیادی کورسات و ساڵی نوێ لە هەموو لاگەکەم من وەکو باوکی منداڵەکانم زۆر متابعی بەرنامەی مناڵانی کورسات دەکەن ئیسفادێکی زۆریان لێ کردووە هیوادارم لە ساڵی تازەیە زیاتر پەری پێبن مناڵەکانم دوورکەوتونەتەوە لە ئایپاد و لە یاری ئەلکترۆنیەکان بە بۆنەی بەرنامەی مناڵانەوە هیوادارم زیاتر پەری پێبن
بەبینینی ئەم ئازیزانە و بە وەرگرتنەوەی بۆچوونی دایک و باوکی منداڵانی هاوڕێمان وامان لێ دێت بڵین کاری ئێمە قورسترە بێت. ئەویش بە پێشکەشکردنی بەرنامەی پەروەردەیی باشتر و خزمەتکردنی زیاتری منداڵانی هاوڕێمان. لە وەرزەکانی ڕابردووە جۆرەها بەرنامەمان پێشکەش کردوون کە ئەو پەڕی هەوڵی خۆمان داوە تاوەکو دڵی ئێوەی ئازیز بەدەستبێنین. بۆیە ئێمە بەڵێنتان پێین کە بەردەوامە بین لە دروستکردنی بەرنامەی باشتر و زیاتر تاوەکو تێکەڵی ئێوەی هاوڕێیانمان بین. ئەم کاروانەی دەستمان پێکردووە کۆتایی نایەت، بەڵکو ئەمە سەرەتای کارکردنمانە لەگەڵ ئێوەی ئازیز. بەڵێنتان ئێنێ لە هەموو بۆنە و لە هەموو چالاکیەکانی تایبەت بە منداڵان لەگەڵتانە بین. لەگەڵ گۆڕانی هەر وەرزێکی کارکردنمان ئێمەش گۆڕانکاری لە بەرنامەکانمانەکەین و زیاتر خزمەتی ئێواکەی. یەکێک لەو کەسانەی کە بەردەوام لەگەڵ منایە و پاڵپشتی من و هاوکارێکی زۆر باشی منە با پێتان بڵێم کێ؟ ئەزانە کێ؟ کێ؟ ئەبێ بزانن تەواری ئازیزە. تەوار ماوەی 4 ساڵە لەگەڵ منە هاوکارێک و هاوڕێیەک و پاڵپشتێکی زۆر باشی منە. ئەو یەکێکە لە کەسە نزیکەکان و هاوڕێی گیانی بەگیانی من. لە هەموو بەرنمەیەک لەگەڵمایە، لە هەموو بیر و بۆچوون و ناوەڕۆکی بەرنمەیەک هاوکاری یەکتریەکەین. ئەو ماوەی 4 ساڵە بەبێ ماندوو بوون لەگەڵ منایە و بەرنامە پێشکەشی مناڵە ئازیزەکانەکەین. ئەو بۆ من کەسێکی زۆر تایبەت و کەسێکی تایبەتی بەشی مناڵانی کورساتە. تەوارگیان زیتەڵەگیان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. تۆ ئەزانی من تۆم زۆر خۆشەوێ. منیش تۆم زۆر خۆش. تۆ یەکێکی لەو کەسانەی کە زۆر تایبەتی بۆ من و هاوکارێکی زۆر باشی منی. تۆش زیتەڵە بە هەمان شێوە هاوڕێکی زۆر باش بووی بۆ من لەبەرەوەی کە لە سەرەتای دەستپێکردنمانەوە لە کارکردن بۆ مناڵانی ئازیز لەگەڵ مابووی هەمیشە ئامۆژگاریت کردوم و هەمیشە پلانەکانمان بەیەکەوە داڕشتووە و زۆر دڵخۆش بووم کە پێکەوە کارمان کردو تا ئێستا و بە هیوام کە بتوانین لە داهاتووشە کاری باشترکەین بۆ هاوڕێکانمان. تەوارگیان بەڵێ زیت دڵخۆشی کە لە بەشی مناڵانی تو کار لەگەڵ مناڵانەکەی زۆر. ئەی باشە بۆ شتێکی خۆشمان بۆ ناگێڕیتەوە بەسەرهاتێ شتێک. بەسەرهاتێکی خۆشتان بۆ بگەڕمەوە؟ ئەیچی ئەگەر هەتا باشە بەسەرهاتێکتان بۆ گێڕمۆ زۆر پێکەنی ناوی دەی بەڵام خۆی زیتەڵە ئەو ڕۆژە زۆر خەمبار بوو. ڕۆژێکیان هاوڕێیان بێکەوە ڕۆشتین بۆ بەرنامە من و زیتەڵە بەرنامەکە پێکەوە ئەمان کرد بەرنامێک تایبەت بوو. کە ڕۆشتین بۆ بەرنامە و ستافەکە پێکەوە هەمومان بەڕێکەوتین لە نیوەی ڕێگایە سەیرەکەی زیتەڵەمان بیرچوو. ڕاستەکەی ڕۆژی بتا بیرچوو. ڕاستەکە ئیتر هاوارم کرد زیتەڵە لە پاسەکە تۆیتیانە بۆی ئیتر گەڕاینەوە دووبارە هاتینەوە بە دواتەم جا ئەو کاتەکە هاتینەوە تۆ زۆر خەمبار بووی وتت بۆچی منتان بیرچووە؟ بوو ئێو بە پاسەکە ڕۆشت لە نیوێ ڕێگا گەڕانەوە منتا بیرچوو منیش وتم قسە ناکەم زام تاکەی منیان بەسەراتێکی زۆر خۆش زۆر ڕاستە زۆر خۆش هەمیشە هیوای بەردەوامی و بۆ خوازم بەو هیوام کە هەموو کاتێ لەگەڵ یەکتریا بمێنینەوە بتوانین خزمەتی زیاتری مناڵان بکەین. بە هیوام بنیش دیتەڵگەر ئەمڕۆ زۆر دڵخۆش بووین لەگەڵ ئێوەی ئازیز. ئەم یادەی کورسات بۆ ئێمە تایبەتترینە چونکە ئەتوانین لە ڕێی ئەم شاشە ئازیزەوە ڕۆژانە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز بین. پیرۆزدا ساڵیاری دامەزراندنی کەناڵی ئاسمانی کورسات لە ئێوە و لە سەرجەم هاوڕەکانمان کە لەم کەناڵە ئازیزە لەگەڵمانن. ئەمڕۆ لێرە بەجێتانەیەڵین هەتا بەرنامەیەکی تایبەتی تر بەخواتان نسپێرین. خواتان لەگەڵ.